لە هەرچێک هەن و بینەری زوو منم کاتان باش ماوەیەکی باشە عێراق وەرەمی کوردستان خەریکی ئیدارەدانی پەیوەندیەکانی نێوانیانن لە چوارچێوەی ناکۆکیە سیاسی و داراییەکان بەردەوام گفتوگۆیان کردووە هەندێک جار گەشتون بە چارەسەرێکی دیاریکرا و ماوەیەکی خیانوە و دووبارە گفتوگۆ لەبارەی هەمان پرس هەمان کێشە دەستی پێکردوەوە فۆرمێکی دیکەی ڕێکەوتن کراوە چارەسەر هاتۆتەوە ئارا ڕاستیەکەیم ئیدارەدانە لە چەند ساڵی ڕابردووە لە چوارچەوەی هەموو ئەو پێشهاتوو کێشمە کێشمانە بوون کە لە ناوچەکە هەبوون بە تایبەت لە دوای حوتی ئۆکتۆبەر و شەڕی ئیسرائیل غەزە و هەموو ئەمانە بە دڵنیایی بە شێو لە شێوەکان دەکرا کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان دروست بکە بە تایبەت دوای ئەوەی هێزە پرۆکسیەکانی ئێران ئەو هێزانی کە نزیک بوون لە ئێرانەوەم لە لوبنان لە فەڵەستین لە سووریاش وردە وردە پاڵیان پەیوەندرا ئێستا فشارێکی دیاریکراو لەسەر شیعەکانی عێراق هەیە ئەم فشارە ڕاستیەکەی لە دوای هاتنەوەی دۆناڵد ترەمپ دەکرێت بە شێوەیەکی زیاتر هەستی پێ بکرێ هەڕەشەی دیاریکراو لە ئەمریکاوە ئەبیستین و بێدەنگیەک لەلایەن خودی ترەمپۆ لەبارەی عێراق هەیە ئەم بێدەنگیە شیعیەکان هەندێک لێ دەترسن ئێوە لە چەند ڕۆژی ڕابردوو شابوو ڕاستیەکەی بەشێک لە بانکەکانی عێراق دووبارە سزا درانەوە پێم وابێ 5 بانک بوون با بڵێن سزایان ئەمریکا سزای سەپان بەسەریانە و چوونە سەر و بانکانەی دیکەش کە بە هەمان شێوە پێشتر ئەمریکا سزایدا بوون هەموو ئەمانەوە کە ڕاستیەکەی قسە لەبارەی پەیوەندی فۆرمی پەیوەندی نێوان عێراق وەرەمی کوردستان بۆ چارەسەری کێشەکان و بەستنەوەی بە دۆخە هەرێمیەکەوە قسەی زۆری لەبارەوە بکرێت چونکە کاریگەریان لەسەر تێگەیشتنی بەغداد و هەرێمی کوردستانیش هەیە بۆ شێوازی پێکەوە بوونەکەم ڕۆیمە لە هەولێر گوێمان لە سەرۆکی هەرێمی کوردستان بوو ڕاستیەکەی لەبارەی بنەڕەتیترین پرسی دیاریکراوی هەرێمی کوردستان کە بە عێراقەوە بەستێتەوە مەسەلەی فیدرالیە سەیەکی کردوتی عێراق هەموو شتێک بێ فیدرالی نییە ئەوەی کە ئەگوزەرێ مرکزیەتە نەک فیدرالیەت بە دڵنیاییەوە دوای ئەوەندە ساڵ کاتێک ئێمە لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان قسەیەکی ئاواکە زۆر هەڵەگرێ بە هەر حاڵ هەموو ئەم فشارانەی کە هەن ئێستا و پێشهاتەکانی ناوچەکە کە بە دیاریکراوی بۆ هێزە شیعیەکانی عێراق پێدەچێەوە مەبەستمان ئێرانیشە بە دڵنیایی ناجۆر بن و زۆر بە دڵیان نەبێ وانی خستۆتە بەردەم فشارێک و لە بەردەم هەڵبژاردنێکی دیاریکراوی شاین لە عێراق هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوو بۆیە دەکرێت هاوکێشە سیاسیەکانی تر لە بەردەم گۆڕانکاری دیاریکراوە بن ئەمانە هەمووی بۆ هەرێمی کوردستان بۆ هێزە کوردستانیەکان گرنگە من هەموو ئەمانەم شەو لەگەڵ دوی میوانە گفتوگۆکەم دکتۆر تارق جەوهەر سارمەمی ڕاوشکار لە پەرلەمانی کوردستان بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ مابن بەڵام تا نەختێک لەمە پێش نەگەیشت بوو هیوادارم بگا و گفتوگۆکەمان لەگەڵ ئەویشا دەست پێ بکە لە کۆیش سرود شاخستانیم لەگەڵا شرۆڤەکار و شارەزای یاسای نێودەوڵەتی گفتوگۆکە لەگەڵ کاک سرود دەست پێکەم تا و کاتی دکتۆر تارقیش ڕاستیەکەی ئامادا بێ کاک سرود سڵاوت لێبێ هیوادارم باش بی بەخێر بی بۆ زووم ئێمە لە با بڵێن لە چەند ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان و عێراق لە چوارچەوەی ئیدارەدانی کێشەکانی نێوانیان دەگەیشتن بە هەندێک ڕێکەوتنی دیاریکرا و با بڵێن گرفتەکانیان بە شێوەیەکی دیاریکرا و چارەسەرە کرد تا ئێستا گەیشتوونەتە دۆخێکی باشتر وا دێتە بەرچاو کە ڕێکەوتنە لەبارەی هەناردەکردنەوەی نەوت و کۆمەڵێک پرسی دیکەی تر گوایە هیچ نەبێ ئێمە بۆ ئەم ساڵ دەکرێت گرفتێکی وامان نەبێ تۆ چۆنیە بینی توانیومانە ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا لە چوارچەوەی ئەو پێشهاتانەی کە لە ناوچەکەش ئەو پشێوی لە ناوچەکە هەبوون ئیدارەی پەیوەندیەکانی نێوانمان کێشەکانی نێوانمان بین وە بیگەینە شوێنێکی تا ڕادەیەک ئارام بەنای خۆی گەورە و مێرەبان ئەم کاتتان باش سڵاومێ بۆ بینەران و کارمەندانی زووم نیوز سەراحەت ئەو بارودۆخی کە ئێستا کە لە ناوچەکە بەگشتی دەگوزارێ و لە عێراق و کوردستانیش بە تایبەتی
دەمانگەێنێتە دۆخێک کە خوێندنەوەی زۆر و ڕۆیا و دنیابینی زۆری بۆ بکرێت. بە بڕوای من هەرێمی یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە لە هەموو وڵاتان و لە هەر دەسەڵاتدارێتێکە کە هەیە بریتە لە فاکتەری ناوخۆیی کە فاکتەری ناوخۆی چەند بەهێز بێ دەتوانی لەسەر مێزی گفتوگۆ و لەگەڵ ئەو لایەنانەی کە دەتەوێت دانوستان بکەیت بۆ بەدەستێنانی دەستکەوتەکان ئەکید فاکتەرە ناوخۆیەکە گرنگی زۆری دەبێت. بەداخەوە ئەو تەبقەیە کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ جومگەکانی دەسەڵاتدارێتیان لە دەستان نەیانتوانیوە لەسەر ئاستی ئیقلیم و لەسەر ئاستی نێودەوڵەتی و حتا لە سەراستی عێراقیش بتوانن دەستکەوت بەدەستبێنن بۆ خەڵکی کوردستان. بە بەراورد لەگەڵەوەی کە لە ڕووی جوغرافیای سیاسیەوە یان لە ڕووی جیۆسیاسیەوە ئەگەر هەرێمی کوردستان وەرگرین سیر دەکەینەوە هەرێمە لە ڕووی جیۆسیاسیەوە زۆر گرینگە و موقعێکی سیاسی ئابووری زۆر گرنگی هەیە و جێی ئەوەیە کە سیاسەتمەدارانی کوردستان ئەگەر هەمان بێ بەداخەوە دەسەڵاتدارێتیە لە ئەنجامی بیرکردنەوەی خۆیان لە سەر مەسەلەی بەرژەوەندخوازی و خۆڕەخکردنی دەسەڵاتدارێتیەکەی کە 30 ساڵ زیاترە بەڕێوەی دەبن ناتوانێت ئەو جوغرافیا سیاسیەکە هەمانە لە ڕووی پەرەی پێ بدەن و بتوانن پێگەیەکی گرنگیان هەبێ لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و نێودەوڵەتیش. ئەمەش بەوە دەگەڕێتەوە کە هەمیشە بوونەتە هۆکاری پەرتەوازەکردن و لاوازکردنی فاکتەری ناوەخۆیی و ئەمەش وامان لێ دەکا سیر دەکەی ئایندەی هەرێمی کوردستان بەستراوەتەوە بە ئایندەی عێراقەوە کە خۆتان دەزان عێراق ئەمڕۆ بە قۆناغێکدا دەڕواکە و مەسەلەن تەڕاتێنی ئیقلیمی زۆر لە عێراقدا هەیە. پێم وایە بێگرفتێکی تەکنیکی بۆ دەنگی کاک سرود دروست بووە. هاوڕێیانم تا چاکیەکەن نازانم مەگەر دکتۆر تارق ئامادە بوو بێ بۆی گفتوگۆکەی لەگەڵا دەست پێ بکەم. هاوڕێیان ئامادەیە دکتۆر تارق لە هەولێر؟ باش دکتۆر سلااوت لێبێ هیوادارم زۆر باش بی تۆش بە خێربەی بۆ زووم. ڕاستیەکەی لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەت لەم کابینەی نۆ و کابینەکەی با بڵێین بەڕێز سوودانیش ئێمە عێراق و هەرێمی کوردستان بە لە چوارچێوەی هەموو ئەو پشێوی و شەڕ و شۆڕەی لە ناوچەکەیە هەبوو سەرباری هەموو ئەو ناکۆکی و لێکتێنەگەیشتانەش کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە لەسەر پرسە سیاسی و داراییەکان بە تایبەتی هەبوون بەڵام ئیدارەدانێکی دیاریکراو هەبوو بۆ ئەم کێشانە و ئێستا گەیشتوونەتە فۆرمێکی دیاریکراوی ڕێکەوتن ئیتر نەوتە ڕواتەوە قەرارە بودجە بێ پرسی موچەت و زانم ئیتر گوایە ئەم ساڵ باشترە بێ. هەر بەڕاستی ئێمە پەیوەندیەکانی نێوانمان لە چەند ساڵی ڕابردووە ئیدارەیەکی باشە گەیشتوین بە دۆخێکی تا حدێک تا ڕادێک کە گرفتەکان تێپەڕی بن و ئیتر وردە کێشەکان چارەسەر بن. شەو باش ڕێز و سڵاو بۆ جەنابێت بۆ بینەرانی خۆشەویستی زوم تیڤ. زۆر سپاس بۆ میواندارێکە و بەخێرات میوانە بەرزەکانی تریشەکەم. لە ڕاستیدا بابەتی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا پەیوەندێکی دێرین و دوور و درێژە هەمیشە بە پێی هەڵومەرج و قۆناغەکانی پێیدا تێپەڕیوە بە پێی گرژی و ئاڵۆزیەکان بە پێی ڕێکەوتن و سازانەکان بەرزوو نەزمی بەخۆوە بینیوە. بەڵام بەگشتی دەتوانین بڵێن ئەو پەیوەندیانە پەیوەندی ناجێ گیرن یعنی ئەوە نین کە ئومێدێکی لەسەر بیناکرابێ و بتوانین بۆ دوورمەودا چاوەڕێ ئەوە بکەین کە کێشەکان چارەسەر کرابن چونکە ئەو پەیوەندیانە هەمیشە لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی تر درێژەی پێدراوە لە نێوان هەولێر و بەغدا. جا بە پێی هەلومەرجەکان هەر کاتێک بەغدا بەهێز بووبی هەوڵی داوە مەرجەکانی خۆی هەوڵی داوە ڕوئیا و استراتیژ و هەژمونی خۆی فەرزکا بەسەر هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر حسابی دەسەڵاتە دەستوریەک و قانونیەکانی هەرێمی کوردستانیش بێ و پێچەوانە کەشی هەرڕاستە هەر کاتێک بەغدا لاواز بوو بێ بەدەست گرفت و ناکۆچی ناوخۆی ناڵاندی بێ لە کاتی شەڕی داعش لە کاتی
شەڕی تایفیدا سیرەکەی هەرێمی کوردستان فراوان خوازیێکی دەسەڵاتەکانی فیدرالی پەیڕەو کردووە ئەوەی ئێمە پەیڕەومان کردووە هەندێک جار ڕەنگە والێک بدرێتەوە لە فیدرالی ڕەتی داوە و ئەوەی هەندێک جاری بەغداش پەیڕەوی دەکات وەکەوەی ئێستا کە بە تایبەتی لە دوای 2017ەوە بەغدا مامەڵەیەک لەگەڵ هەرێمی کوردستان دەکات لە هەندێک بابەت هەست دەکەی پێشێلکردنی مافەکانی دەستوری خەڵکی هەرێمی کوردستانە و دەسەڵاتەکانی حکومڕانیە لە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی کە بەپێی دەستور هەڵبژێدراون لە هەرێمی کوردستان. ئەمانە هەموو نیشانەی ئەوەیە کە نەبوونی متمانەیە، نەبوونی بڕوا و قەناعەتە بە دوو تێڕوانینی جیاواز، تێڕوانی لەسەر مەسلەی فیدرالیزم. ئەو تێڕوانینی تا ئێستاکە نەبووتە بنەمایەک، نەبووتە خاڵێکی وەرچەرخان کە لەبەر ڕۆشنایی فیدرالیزم و سیاسەتی دەوڵەتی فیدرالیدا بەغدا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات تاکە هەرێمێکە. هەرچەندە بەپێی دەستور دەبواە چەند هەرێمێکی تری شەبی بۆ ئەوەی ئەم بشارە و ئەم بەرپرسیارەتی تەنیا لە ئەستۆی هەرێمی کوردستان نەبێت کە دەکەوێتە ململانێ لەگەڵ بەغدا هەرێمی تری شەبی ئەویش داوای ئەو مافانەی خۆی بکە. ئەو کاتی هەرێمەکان باشتر دەتوانن داکۆچی لە بوونی خۆیان لە ماف و دەسەڵاتە فیدرالیەکانی خۆیان بکەن. بۆیە ئەوەی ئێستا تێبینی دەکرێت چەند ساڵێکە ڕێکەوتن نییە لەسەر مەسلەی فیدرالیزم و فیدرالیزم بە پراکتیک جێبەجێ نەکراوە لە ڕوانگەی هەرێمی کوردستان فیدرالیزم پێناسییکی هەیە و لە ڕوانگەی دەسەڵاتدارانی بەغدا و لایەنە سیاسیەکان تەنانەدەوانی لەگەڵ لایەنە کوردستانیەکانیشدا شەریکن تێڕوانین جیاوازە. ڕوونە اینجا تۆ پێم بڵێ تێگەیشتنە سیاسیەکە جیاوازە هەر لە بنەڕە تا تێگەشتی سیاسی هەرێمی کوردستان و عێراق بۆ پرسی فیدرالی و دەسەڵاتەکانی ناوەند و فیدرال جیاوازن یان پرسەکە نا پەیوەندی با بڵێن بە دەقە دەستوریەکانەوە هەیە کە پێدەچێ یەکلایی نەکردی بێتەوە ئەم پرسانەوە جۆرێک لە هاڵە لاستیکی کاکسر و تەسەوڕەکەم باشتر بزانێ قانونیە ئەم پرسە یەکلایی نەکردوتەوە کامیانە ئەمە سەرباری ئەوەی یعنی ڕوونە نیەتی بینی هەرێمی کوردستان و عێراق بەردەوام وەکو تۆ باست کرد ئەم بەرز و نزمیەی هەر کردووە بەرامبەر بە یەکتری. بەڵێ دەڕاستیدا ئەو بابەتەکە هەم دوو دیوی هەیە، هەم دیوی سیاسی هەم دیوی قانونی و دەستوریەکەشی تەواوکەری یەکترینە چونکە سیاست بەبێ قانون ناتوان بەبێ ژێرخانی دەستوری ناتوانێ کارەکان ڕایی بکە و ڕێک بخرێ بوارەکانی خۆی و ڕێک بخا. بۆیە من پێم وایە لێرەدا دوو تێڕوانینەکان جیاوازە لەگەڵ نێوان بەغدا و هەرێم تا ئێستا ئەقلیەتی حکومڕان لە بەغدا وەکو دەوڵەتێکی مەرکەزی مامەڵە دەکا هەوڵ دەدا هەر قسەیەک لە بەغداوە بکرێت دەبێ ئەوە تامین بکرێت بۆ سەر هەموو هەرێم و پارێزگاکانی تر هەرچەندە عێراق ئێستا دەوڵەتێکی مەرکەزی نەماوە بە دەستوری عێراقیدا دەنانەت ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکانیش بە شێوەیەک لە شێوەکان هەندێک دەسەڵاتی خۆجیەی تایبەت بە خۆیان هەیە تەنانەت ئەنجومەنی پارێزگایان هەیە دەتوانن لە هەندێک بواردا جۆرێک لە دەسەڵاتی تەشریعی و یاسادانانیشیان هەیە. ئەمە جگەلەوەی ئێمە لە هەرێمی کوردستاندا پەرلەمانمان هەیە و یاسای خۆمان هەیە تەنانەت مادەی دەستوری باستەوە دەکا هەرێمی کوردستان لەو یاسایانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی حەسری حکوومەتی فیدرالیە ئەگەر هاتو یاسایەک لە بەختاش دەرچوو هەرێمی کوردستان خۆی سەرپشکە دەتوانێت جێبەجێ بکات دەتوانێت یاسای تایبەت بەخۆی هەوی بەڵام ئەوەی ئێستا تێبینی دەکەین هەرێمی کوردستان بەهۆی ئەو ناکۆچیانەی تێکەوتووە لە ناوە خۆدا حکوومەتەکەمان حکوومەتێکی کاربڕێکەرە پەرلەمانەکەمان وا دەبینین و چەند مانجێک تێپەڕیوە و هەڵبژاردن کراوە بەڵام بەهۆی خلافاتی سیاسی پەرلەمان کاران نەبووتەوە چونکە کارابوونەوەی پەرلەمان واتە دروستکردنەوەی عملیەکی سیاسی تازە لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای پێکەنانی کابینەیەکی بەهێزتر کابینەیەکی نیشتیمانی کە بتوانێت ئەرک و بەرپرسیارەتی هەرێمی کوردستان لەم قۆناغە ڕاگوزەرە بەرەو بەهێزکردنەوەی پێگە و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و جێرانەوەی هەندێک لەو دەسەڵاتانەی کە بەهۆی ڕیفراندوم دوای ڕیفراندومەوە لەلایەن بەغداوە کورت کراوەتەوە. ئەمانە بابەتی زۆر گرنگن بەڵام بەڵێ باش دکتۆر سەرباری ئەم جیاوازیە لە تێگەیشتنی هەردوو لە هەرێمی کوردستان و عێراق بۆ پرسی فیدرالی دەسەڵاتەکانی ناوەند و هەرێم ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بەردەوام لە بەردەم کێشەی دیاریکراوی سیاسی و دارایی یابووین لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بەڕاستی زۆر هەوڵدرا ئەم کێشانە وردە وردە چارەسەر بکرێن. ئێستا گەیشتونێتە ڕێکەوتنێکی دیاریکرا و پەیوەندی بە پرسی بودجە و هەموارکردنەوەی هەیە بە هەناردەکردنەوەی نەوت. ئێمە توانیومانە لەم چەند ساڵی ڕابردووە احتیوای کێشەکانمان لەگەڵ بەغدادا بکەین
هەر بەڕاستی هەرێمی کوردستان و بەغدا توانیان ئەمە بکەن؟ لە ڕاستیدا نەخێر لەبەرچی لەبەر کۆمەڵی کۆکاریەک پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە کە ناکۆچی و نەبوونی حکوومەتێکی یەکگرتووی بەهێز کە پشتیوانی هەبێ لەلایەن پەرلەمانێکی بەهێز و چاودێری کاراوە کە جێگەی ئومێدی خەڵکی کوردستان بێەوە بتوانێت شەر لەسەر خواست و داخوازیەکانی خەڵکی کوردستان بکە. بۆیە ئەمە بابەتێکە کە وای کردو هەرێمی کوردستان لاواز بێن نەتوانێت لە بەغدا مەرجەکانی خۆی مافەکانی خەڵکی کوردستان وەک پێویست و پارێزی. خاڵی دووەمیان پەیوەندی بەلایەنی بەرامبەر هەیە کە بەغدایە حکومڕانانی بەغدایە. کێشەکە ئەوەیە ئەوەندەی من ئاگادار بم لە مێژووی 20 ساڵی ڕابردوو لە دوای 2005ەوە هەر کابینەیەکی تازای حکوومەتی عێراقی لە پاش هەڵبژاردنەکان پێکاتووە لایەنی کوردستانی چ ئەو کاتانەی بە یەک تیم یاخود وەکو هاوپەیمانی کوردستانی بەشداریان کردووە یا جیاجیا بەشداریان کردووە، بەڵام لە مەسلەی پێکەنانی کابینەکانی پێشوجگە لەم حکوومەتەی ئەخیر هەمیشە یەکێتی و پارتی و لایەنەکانی تر تێڕوانینی هاوبەشیان هەبووە. چوونە وەرەقەی کوردستانیان داوەتە لایەنی شیعە کە حکوومەتی زۆرینەی عێراقی پێکەناوە، بەڵام سەیرەکە یەکێک لە داواکاریەکانی کورد جێبەجێ نەکراوە لەو خاڵانەی کە خراوەتە نێو بەرنامەی کاری کابینەی حکوومەتەکان. بۆیە من پێم وایە پاشەکشەیەک هەیە لە بەغدا، نیەتێک نییە لە بەغدا بۆ جێبەجێکردن بۆ نیشاندانی حکوومەتێکی فیدرالی کە جێی خواستەکانی کوردیشی تێدا بێتەوە. بۆ نمونە مادەی 130 مادەیەکی دەستوریە لە کۆتایی 2007 دەبواە جێبەجێ بکرێت، بەڵام حکوومەت لە دوای حکوومەت هیچ ڕێگریەک نەبوو، تەنیا خۆیان بڕوایان بەوەی نییە کە دەستبەرداری ئەو ناوچانە بن کە بە ناوچەی کوردستانی داگیرکرا و ناسێنراون و بە ناوچەی جێناکۆک ناسێنراون لە مادەی 130دا ئەوان ئامادەنین ئەو بڕیارانە هەڵوەشێنەوە. هەندێک بڕیاری ئیدارین کە قیادەی حزبی بەعز دەری کردووە، وەک چۆن ئێستا کە سەیرەکەی لەم قانونەی دواییدا کە بە ناوی جێرانەوەی ملک و زەوی کشت و کاڵی جوتیارانی کوردستان لە کەرکووک و ناوچە دابنراوەکاندا، بەڵام سەیرەکەی کۆمەڵێک مەرجی تێدایە، کۆمەڵێک ئەوەی تێدایە کە دەرێ نابێ ئەو زەویانەی دراون بە ڕێم بە ناوی بنێم بۆم ڕاستیەکەی دکتۆر تارق بۆم بن و بۆ ئەوەیە ئەمە هەمووی بۆم بن. دێمە وڵات ڕاستیەکەی با کاکسرودیش بەشداری پێ بکەم. دێمە لای ئێوە کاکسرود ڕاستیەکەی تۆش و با بڵێن دکتۆر تارقیش باستان لەوە کرد کە ئێمە لە هەرێمی کوردستان نەمانتوانی وە پێگەی خۆمان قوتی خۆمان هێزی خۆمان با بڵێن بەکار بێنین بیقۆزینەوە بۆی مافەکانمان لە عێراق وەرگین، بەڵام بۆ نەمانتوانیوە سەرباری ئەم تێگەیشتنە خراپەی عێراق بۆ پرسی فیدرالی. ئێمە چەند ساڵە ئەوە ساڵ و شتێکە ڕاستی وا بۆ 2 ساڵە چێ نەوت ڕاگیراوە نەوت نایم بە بەغا خۆمان بە شێوازی دیکەی فرۆشین داهاتی ناوخۆ نیوەی کەمتریشی ئەینەوە بە بەغدا، بەڵام هەر موچەمان بۆ هاتووە. ئەمە بۆ هێز نییە ڕاستیەکەی جاگەر با بڵێن کەم و زیا هەندێک جار تەخیر بوو بێ موچەکە، بەڵام بێ ئەوەی هیچی وا بین بە بەغداد ئێمە موچەمان لە بەغداد وەرگرتووە. ئەمە بۆچی قوت نییە؟ ئەمە یەک. دوو، هەر لەم ڕۆژانەیە ئەمریکا فشاری لە عێراق نەکرد بۆەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. ئەمە دەستوەردان نییە لە خزمەتی هەرێمی کوردستان و ڕاستیەکەی لە زیانی عێراق. لە ڕاستیدا کاک ڕێز من بەشێکی قسەکانی دکتۆر تارق قاوڕام لەگەڵی مەسەلەن باس لەوە دەکا کە کەم و کوڕی زۆر هەبووە لە مەسەلەی تعاملکردنی هەرێمی کوردستان و پەرشوبڵاوی نێوماڵی کورد، بەڵام دوو فاکتەر هەیە لە ڕووی سیاسیەوە دەبێ ئێمە بەڕاستی لە بەرچاویان بگرین و لێکیان جیاکەینەوە. یەکێکیان ئەوەی کە فاکتەری دەرەچیە جار هەیە بەرژەوەندەکانی وا دەخوازێ کە لەگەڵ عێراقدا وا بکە کە هەرێمی کوردستان بە دەستکەوتی خۆی بزانین لە کاتێکدا پەیوەندی بە عەقڵیەتی سەرکردایەتی ئێستا هەرێمی کوردستانەوە نییە کە ئەو بۆ گرفت دروستە بێ پێم وابێ بۆ پەیوەندی بە مەسلحەت و بەرژەوەندی. ئەم جارە هەوڵبن بە تاوەتی چارەسەر بێ بۆی بچینەوە لای باش. دکتۆر تارق دێمە وڵات ڕاستیەکەی گرفتێکی تەکنیکیمان لەگەڵ کاکسرودا هەیە. هەمان پرس بۆ تۆ ئەمان پرسیار بۆ تۆ دکتۆر تارق. ئەنی ئێمە بۆ پێگەی خۆمان یان قۆتی خۆمان لەگەڵ بەغدایە بەنزیکەیی بەکار نەهێناوە و نەمانتوانیەوە پێگەی خۆمان پارێزین. ئەوە چەند ساڵە هیچی وا بەرامبەر بە بەغداد ڕاستیەکەی جێبەجێ ناکەین
ئەوەی لە چوارچەوەی ئەرکایە وەکو هەرێمێکی فیدرالی، بەڵام بودجەشی لێ وەرەگرین، موچەی لێ وەرەگرین، بودجە نابا بڵێن موچەی لێ وەرەگرین و گرفتێکی دیاریکراومان لەو بارەیەوە بۆ دروست نەبووە و زۆر جاری دەستوەردانە با بڵێن نێودەوڵەتیەکان بە شێو لە شێوەکان لە خزمەتی هەرێمی کوردستانە بووە و ویستویانە سەربارەوەی تویانە عێراقیە گرت و نازانم چی یەکپارچەیی، بەڵام بۆ نمونە لە پرسیینەوتە ئەوە عێراق فشاری کرد، دۆناڵد ترەمپ فشاری کرد وتی نەوت هەناردەی نەوت هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە دەست پێ بکاتەوە تەواو. ئەمە بۆچی قوت نییە بۆ هەرێمی کوردستان؟ ئەمە ئەگە باز لە خاڵی بەهێز بکەین، کورد خاڵی بەهێزی هەیە، بەڵام لەبەرەوەی خاڵی لاوازی کورد پەرتەوازایی ناوماڵی خۆیانە، نەبوونی شەفافیەت و حکومڕانیەکی دروست و دادپەروەرانە و یەکسانە کە خەڵک ئەم حکومڕانە بە خۆی بزانێ، داوا نەکە موچەکەی لە بەغدا بێ. من پێم وانییە نردنی موچە مانگانە بە دەردەسەریەک لە بەغداوە دوای ئەو هەموو وردەکاری و تەتقیقکاریە کە دەکرێت و دەبێتە مایەی دواکەوتنی موچەی مانجی 2 مانجی 3 وەردەگری و مانجی 3 مانجی 4 وەریدەگری، ئەمە ناکا هێز بۆ هەرێمی، ئەمە لاوازی هەرێمی کوردستان نیشان دەدا، ئەمە پەرتەوازایی هەرێمی کوردستان نیشان دەدا. بەداخەوە کێشەی ئێمە کێشەی موچە نییە لەگەڵ حکوومەتەکانی عێراق لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە، کێشەی ئێمە کێشەی خاک، جوگرافیا، ناسنامە، مافەکانە، دەسەڵاتی خۆسەری خۆمانە جیابین لەگەڵ ئەوەی لە حکوومەتی عێراقیدا هەبووە. ئێمە گەیشتینەوە ئامانجانە، بەڵام ئێمە بەهۆی کۆمەڵێک هەڵی استراتیژی گەورە، بەهۆی گوێنەدان بە دۆستەکانمان، بە هاوپەیمانەکانمان لە ئاستی ئەوروپا و ئەمریکادا لە 2017 هەموو ئەو بابەتانەمان لەدەستدا زۆر ئامۆژگاریان کردین کە ئێمە سەرکێشی نەکەین باشە، ئەگەرنا ئێمە زۆر دەستکەوتی گەورە لە دەست دەدەین، ئێمە بچووک دەبینەوە، بەڵام بەجێی دۆستەکانمان نەکرد بووە. ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکانی ئێمە. من پێم وایە کێشەی هەرێمی کوردستان کێشەی موچە حەقێکی ئەساسی خەڵکی کوردستان و فەرمانبەرەکانیەتی، جا ئەوە واجبی حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمە دەبێ ئەم بابەتە لە وەکو موچەخۆرانی هەرێ عێراق جێبەجێ بکرێت بەبێ دواکەوتن. تا ئێستا هەیە یارمەتیم بە پێی جێبەجێ نەکراوە. ڕوونە یارمەتیم بە دووبارە ئەچمەوە لای کاک سرود، یعنی با زۆر غەدری لێ نەکەم، گرفتی تەکنیکیمان هەیە لەگەڵی، هیوادارم ئەم جارە دروست نەبێتەوە. کاک سرود پرسیاری پێشوم وەڵامم بەرەوانەیە، بەڵام یەک پرسی دیکە پێتوانیە یەکێک لە گرفتەکانی ئەوەی کە ئێمە بەدەستیەوە ناڵێنین لەگەڵ عێراقا پەیوەندی بە خۆشمانەوە هەیە. ئێمە دوو هێزی با بڵێن دەسەڵاتدارمان هەیە لە هەرێمی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. هێشتان دیدی ئەم دوو پارتە کە دەسەڵاتدارن بۆ شێوازی پێکەوە ژیان، پێکەوە کارکردن، فۆرمی بوونی هەرێمی کوردستان لە عێراقا دوو دیدی جیاوازە، گوتارەکە جیاوازە، تێگەیشتنەکە جیاوازە و بەغدا پێدەچێت گرفتێکی دیاریکراوی لەگەڵ ئەم پرسەشا هەبێ. ئەمە سەرباری ئەوەی ڕاستیەکەی ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستانە لە عێراق هەرچیەک بە فیدرالی نییە و عێراقیەکانیش زۆر جارڵێن ڕاستیەکەی هەرێمی کوردستان فیدرالی نییە، زیاد لە فیدرالیە. بە سەراحەت کاگەڕانج ئەو پرسیارێکی زۆر معقول و لەجێ خۆیەتی. طبعاً هەرێمی کوردستان بە دەستور و بە هەموو مەوادی دەستوری هەرێمێکە کە شوێنی خۆی هەیە لە دەستوری هەمیشەی عێراق کە ساڵی 2005 دەنگدانی لەسەرکەوە خەڵکی کوردستانیش دەنجی بۆ مەسەلەی دەستوردا. بەڵام ئەوەی کە بۆتە هۆکاری لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان چ لە ڕووی دەستوریەوە، چ لە ڕووی ئابووریەوە، چ لە ڕووی سیاسیەوە لە عێراق پەیوەندی بەو شێوازە سیاسەتکردنەوە هەیە کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا دەکرێت. وەکو خۆت فەرموود یەکێک لە هۆکارەکانەوەیە ئەوانە خیتابێکی موحەدیان نییە بچن لەگەڵ بەغدادا بنیشن، یەکێکیان بە عێراق تاکید لەوە دەکاتەوە کە هێزێکی عێراقیە و پاڵپشتی هەموو ئەو حاڵەتان دەکات کە لە عێراقەیە کە ئەوە
خۆ دەزانی ئەمە نەتەوەیەکین خوێنی زۆرمان داوە خەباتی زۆرمان کردووە خاک و شوێنی شیاوی خۆمان هەیە و لەلایەکی دیکە هێزێکی دیکە دێ بە شێوازێکی دیکە سیاست دەکات لە عێراقا ئەو پەرتەوازەیە لە خیتابی سیاسیدا کە وحدەی خیتابت نەبوو تۆ هەمیشە لایەنەکەی بەرامبەرت بە خاڵی لاواز وەری دەگرێت لە بەرامبەر ئەوەشدا ئەوان هەر لە عێراق نەبوونەتە فاکتەری لاوازکردنی خیتابی کوردی لە ناوخۆی خۆشمان پەرتەوازەیەکی بێ ئەندازەیان دروست کردووە لە هەردوو ئەو زۆنێک کە خۆیان سەرپەرشتی لێ دەکەن و ڕۆژانە خۆت دەزانی ئەوان گرفتی گەورەیان لەسەرەوەیە کە چەند نەوتی بە قاچاق دەڕوێن و چەند داهاتی ئەو میلەتە دەبەن بە شێوەی نایاسایی ئەوانە هەموو ئەمڕۆ خۆتان دەزان وەسایلی ئەعلام و ئەلکترۆنیات گەیشتۆتە هەموو ماڵێکی دنیا و ئەوە وای کردووە کە هەموو دنیا و بەلایەنی عراقیشەوە بزانن کە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان چۆنە و ئەو دەسەڵاتداریەتی کە بەڕاستی تەبەقەیەکی پاوانکار ڕوونە ئێمە لە ماوەی ڕابردووە دوو گوتاری دیاریکراومان لێچێتی پارتیە و گوێ لێ بووە بۆ فۆرمی پێکێنانی حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستان یەکێکیان ئەوەی پارتیە ئەڵێ یەک حکوومەتیەک دەسەڵاتیەک هێزێک نازانم چی ئاوا ینی ڕیزی کردووە کە بەیەکەوە بن هەمووی بەیەکەوە بن و یەکێتی ژەڵێ ئەنی بەشداری سیاسی و بەشداری لە دەسەڵات و بڕیارەکانی هەرێمی کوردستان هەردووکیان ئەگەر سەیری بکەی ڕاستیەکەی قسەیەکی باشە هەردووکیان قسەیە لەبارەی ئەوەی کە یەک گوتاری دیاری کراو هەبێ ئێمە ئەگەینە ئەمە لە کابینەیدا یەک گوتاری دیاریکراوی کوردستانی بەرامبەر بە هەموو پرسەکان لە ڕاستیدا هیچ یعنی دنیا خۆشببینیەک نییە لەوەی کە لە کابینەی ئەمجارەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت پێک دێ کە ڕوویایەکی جیاوازیە بیانەوە تا لە ڕووی کردداریەوە جیاواز بێت چ بەرامبەر عێراق چ بەرامبەر خەڵکی کوردستان ئەبەش بۆەوە دەگەڕێتەوە کە تەزاریبی زیاتر لە 30 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان کە ئەو دوو حیزبە دەسەڵاتداریەتی سەرەکی بوون لە حکومڕانی هەرێمی کوردستان هیچ هیوایەکی جیاوازیەکیان لە قۆناغەکانی حکومڕانی خۆیان بە جیاوازی گەورە پێشان نەداوە ئەگەرچی لە هەندێک مەحەتەیە جیاواز بووکە و مەحەتانە لە ڕووی سیاسیەوە هیچ حیسابێکی ئەوتۆی لەسەر ناکرێ و لە بەرامبەر عێراقیش و لە بەرامبەری قلیمیش ئەوانە مسابقە دەکەن بەپێی کۆمەڵێک تێڕوانین مسابقە دەکەن لە عێراق کامیان زیاتر تەنازل بۆ لایەنەکەی بەرامبەری بکات لە دژی ئەوەکەی تر و لە ئیقلیمیش بە هەمان شێوەیە ئێستا ئەگەر لێک دەینەوە هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستان چ لە ڕووی نێودەوڵەتیەوە چ لە ڕووی قلیمیەوە چ لە ڕووی عێراقیشەوە ئەو پێگەی نەماوە کە 10 ساڵ پێشێستا هەیبووە ئەمەش هەموو ئەو پەیوەندی بە ناکۆچی ئەو دوو هێزە سیاسیەوە هەیە لە ناوخۆی زەماوەردا بەڵام لە ڕووی مەسلحەت و بەرژەوەندیەکانیان بەیەکەوە و لەسەر بە قاچاقبردنی نەوت ئەوانە کۆکن وەڵایی سوپاس دەکەم کاکسرو دێمە لای تۆ دکتۆر تارڕێک با من یەک قسەی دیاریکراوی دوێنەیە پێرەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ تاڵەبانی بێنمەوە و وەکو جۆرێک لە بەڵگە باسی بکەم بۆ ئەگەری گۆڕانکاری دیدی یەکێتی بەرامبەر بە پرسە دیاریکراوەکانی نێوان ئێمە و عێراق وتی لە بەغدا بوو پێم وابێ وتی لەمە دواگەر درۆنێکمان تێگرن نازەم درۆن باڵێن وەڵامی درۆنێک بە دوو درۆنەینەوە باشە ئەمە والی بڕوانین کە ئەمە تێگەیشتنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرامبەر بە هاوکێشە دیاریکراوەکانی ناوچەکە و تەوازونی هێز لە عێراق گۆڕاوە و پێدەچێ شتێک دوورکەوتنەوە هەبێ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەو بەرەی کە بەردەوام باسەکرا کە نزیکە لە بەرە شیعیەکەی ئەوەی نزیکە لە ئێرانەوە ئاوا سەیری بکەین و ئەم ئەگەری گۆڕانکاریە بە ئیجابی ببینین بە ئەرێنی ببینین با ڕاستگۆبین لەگەڵ خۆمان و لەگەڵ بینەرانیش هەرێمی کوردستان هەرێمێکی فدراڵە دەوردراوە بە دوو وڵاتی زلهێز لە ناوچەکەدا دوو هێزی گەورەی هەرێمایەتی و تورکیا و ئێران کاریگەری خۆیان هەیە هەم لەسەر بڕیاری سیاسی لە بەغدا بە شێوەیەک لە شێوەکان هەم لەسەر هەرێمی کوردستانیش بەشێکن لە ئیدارەدانی سیراعی ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام مانای ئەوە نییە کە یەکێتی یا پارتی دەستبەرداری سیاسەتی کوردستانیانەی خۆیان بۆ بن بەڵکو هەلومەرجەکان بە پێی قۆناغەکان بە پێی قوڵبوونەوە و کاڵبوونەوەی ململانەکانی نێوان خۆیان لە هەرێمی کوردستانەوە
کاریگەری ئەو دوو هێزە هەرێمیە ئێران و تورکیا هەم لەسەر یەکێتی هەم لەسەر تورکیا گۆڕانکاری بەسەردادێ. بۆیە من پێم وایە مەسلەی کورد لەم قۆناغەدا بۆ ئەوەی پارێزراو بێ هەم لە هەڕەشەی ئێرانی هەم لە هەڕەشەی تورکی یا لەو شەڕە چاوەڕوانکراوە لە ناوچەکەدا دێتە پێشەوە دەبێت لەگەڵ سیاسەتێکی عێراقیانە مامەڵە بکەن، دەبێت هەڵگیری سیاسەتێک و ڕوئایەکی عێراقیانە بن لە مامەڵەکردن لەگەڵ پرسەکانی ناوچەکە و ئێمە نەبین بە بەشێک هەرێمی کوردستان نەکەین بە بەشێک لە ململانەکان و دەستێوەردان نەکەین لە قسێم تەواو قبوڵە دکتۆر تارێک، بەڵام زانی گرفتەکە لەکوایە ئەتوانی تۆ ئێستا پێم بڵێ ئەمە سیاسەتی عێراقە بەرامبەر بە پێشهاتەکانی ناوچەکە بەرامبەر بە هەموو ئەو پشەی و شەڕانەی لە ناوچەکە گوزەرێن ناتوانی دیاری بکەی سیاسەتی دەوڵەت جیایە و سیاسەتی ئەو هێزانەی دیکەی نییە وایە ئەمە گرفتەکەیە. بەڵێ ئاسان نییە، من هاوڕام لەگەڵ جەنابەت ئاسان نییە چونکە هەموو لایەک داوا لە عێراق دەکات بە تەنانەت خودی لایەنە کوردستانیەکانیش لە کۆبنەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت هەمیشە داکۆچیان لەوە کردووە عێراق نەبێتە بەشێک لە چەقی ململانەی ئێران لەگەڵ ئیسرائیل یاخود لە شەڕی سووریا نەبینە بەشێک لەوە چونکە ئەوە کاردانەوەی دەبێت وە پرۆشی شەڕەکە دەکەوتە ناو گۆڕەپانی عێراق و لەوێدا هەرێمیش دەگرێتەوە ئەو کاتی. بۆیە من پێم وایە سیاسەتی ژیرانە ئەوەیە ئێمە بەشێک بین لە سیاسەتی عێراقیانە مامەڵە بکەین لەگەڵ پرسەکانی لە ناوچەکەدا دێتە پێشەوە بۆ ئەوی پارێزگاری لە قەوارەی خۆمان و تایبەتمەندی خۆمان بکەین. لەبیریشمان نەچی مەسلەی هەرێمی کوردستان تا ئێستاکە جیایە لەگەڵ باقی ناوچەکانی تری عێراق لەبەرەوەی تا ئێستا ژەمە پارێزگاریمان لە بەشێک لە دۆستایەتی ڕۆژاواییەکان ئەمریکا بەریتانیا فەڕەنسا کردووە بە تایبەتی ئەمریکا لە مەسلەی تاقە وزەدا سەیرەکەی لەگەڵ ئەوە نییە ئەو تێڕوانینەی بەغدا هەیەی بۆ نەوت و گاز هەمان تێڕوانین لای ئەمریکەکان نییە. ڕاستە ئەمریکەکانیش بڕیاری دادگای پاریسیان قبول کرد و بەهۆیەوە هەرێمی کوردستان کەوتە دۆخێکی زۆر دژوار و ناخۆش و لاواز لە بەرامبەر بەغدا لە مەسلەی ڕاگررتنی هەناردەکردنی نەوت. بەڵام دوجار ئێستا سەیرەکەی ئەو گوشارانی ئەمریکا بۆتە سەبەب بۆ ئەوەی جارێکی تر نەوتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی سۆمۆی عێراقیەوە بفرۆشێتەوە. ئەمەش دەواازەیەکی تازە بۆ هەرێمی کوردستان دەکاتەوە جۆرێک لە جۆرەکان دەتوانێت هەرێمی کوردستان بجێرتەوە ناو سیاسەتی نەوتی لە عێراقدا و جۆرێک شەرعیەتیش بدا بەو لایەنە، بەڵام ئەمە لە چوارچێوەی عێراق دەبێت. بۆیە پێم وایە لەمەدا بەڵێ دێمەوەلات دکتۆر دێمەوەلات کاک سرود لە ماوەی ڕابردوو ئەمە هەڕەشەی ئەمریکیمان گوێ لێ بوو. ئێستا جۆرێک لە ساردوسری دۆناڵد ترەمپیش هەست پێەکەین بەرامبەر بە عێراقیەکان دەسەڵات لە عێراق بە دیاریکراوی بەرامبەر بە شیعەکان باوا بڵین و هەست بە دوودڵیەکی زۆر لەلایەن شیعەکانەوە کرێ. تۆ پێت وایە چەند ڕۆژی ڕابردووش هەندێک لە بانکە عێراقیەکان سزا دران ئەم فشاری ئەمریکا تا چۆگا؟ لە ڕاستیدا کاگڕێزەوە پەیوەندی بەوە نییە کە استراتێجی ئەمریکا گۆڕابێ بەرامبەر عێراق، بەڵام ڕەنگە ئەولەویەتێ بێ ئەولەویەتەیە. خۆتان دەزان ئێستا کە مەسەلەی سووریا لە پێشە و بە تایبەتی لە دوای هەفتی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە ئەو بارودۆخێکی کەم نییە و بارودۆخێکە کە جێ حیسابکردن لە ڕووی کۆمەلگای نێودەوڵەتیەوە بە تایبەتی ئەو ماوەیە خۆتان دەزانن ئەحمەد شەرع و ئەو دەسەڵاتداریەتی کاربەڕێکەری کە ئێستا لە سووریایەتی وای کردووە کە فۆکەسی زیاتری ئەمریکیەکان و ئیسرائیل و هەموو کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر سووریا بێ. ئەوە خۆتان دەبینن ڕووداوە یەک لە دوای یەکانی سووریا وای کردووە کە ئەولەویەت لە سیاسەتدا ئەولەویەتی یەکەم ئەمڕۆ سووریایە. خۆتان دەزان ئەو دوو ڕۆژە هەم لە ڕووی با بڵێن ناوخۆی سووریا گۆڕانکاری گەورەی بەسەر هاتووە و لە عامی منتیقەکە بەرەوە واقعیەک دەڕوە کە بەڕاستی ڕەنگە بە تەدەڕوس دێتە سەر عێراقیش و عێراقیش دەکەوێتە ناو ئەو چوارچێوەی. پێم وا بێ گرفتێکمان هەیە کاک سرود من دای لێبوورنت لێ یەکەم گرفتێکی تەکنیکی هەیە ناتوانم لەگەڵ تا بەردەوام بۆم سرود شاخستانی شرۆڤەکار و شارەزای یازهای نێودەوڵەتی گەلک سوپاس دەکەم. دکتۆر تارق دێمەوە لای تۆ نخبەی سیاسی شیعی هەست بە قەلەقیەکی زۆر بە دوودڵیەکی زۆرەکەن لەژێر فشاران. تۆ پێم بڵێ
بەدڵنیاییەوە یعنی ئەمریکا فریای سووریا شەکەوێ فریای عێراقی شەکەوێ فریای ئێرانی ژەکەوێ چۆن مامەڵە لەگەڵ عێراقاکە تا چۆگە ئەم فشارانە تەنها فشاری داراییە بن یان چی؟ عێراق بۆ ئەمریکا خاڵێکی زۆر گرنگە وێزگەیەکی گرنگە لە مەسلەی پاراستنی هەژمونی ئەمریکا لە مەسلەی جێرانەوەی هاوسەنگی بۆ هێزی ناوچەکە بۆ کەمکردنەوەی هەڕەشەکان لەسەر بەژەوەندەکانی ڕۆژاوە و ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەدا بە تایبەتی دوای کەوتنی ئەسەد و لاوازبوونی پێگەی ئێران و حزب الله و هەروەها حەماس ئەمانە هەر هەمووی لە بەرژەوەندی ئەمریکایە. بەڵام هێشتا عێراق وەکو گۆڕەپانێک کە ئەمریکا لە دوای شەڕی داعشەوە جۆرێک لە دوورکەوتنەوەی تێدا هەیە و گۆڕەپانەکە تەسلیم بە ئێرانیەکان کرابوو. بەڵام ئێستا کە ئیدارەی ترامپ کار دەکات بە شێوەیەکی گشتی بۆ کەمکردنەوەی هەژمونی ئێران دەرپەڕاندنی ئێران لە ڕێی دەسەڵاتە شەرعیەکانی حکوومەتی فیدرالی گوشارکردن لەسەر حکوومەتەکەی بەڕێز سوودانی. ببوورە من پێم وایە لەوەشدا ئێستا کە مەسلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەشێکە لەو استراتیژەی ئەمریکا پەیڕەوی دەکات لە دووبارە گوشارخستنەوە سەر جمهوری ئیسلامی بۆ ئەوەی گوشاری بخاتەوە سەر و ڕێی لێ بگری چیتر 2 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە کە ئێستا هەناردەی دەرەوەی بازارەکانی جیهانی دەکات ئەمە دەیەوێ ئەمەی لێ قەدەغەکە و هەروەها نەوتی هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە 2 ساڵ بەر لە ئێستا بە بڕیاری دادگای پاریس و حکوومەتی فیدرالی و ڕاگیرا ئەم نەوتە ڕانەگیراوە ئەو نەوتە بەردەوام دەرهاتووە و بە نرخێکی هەرزان لە ڕێی تەهریبەوە بێ لە ڕێی قاچاغەوە بێ لە ڕێی ئێرانەوە بێ لە ڕێی تورکیاوە بێ چۆتە بازارەکان. بەڵام ئەمریکەکان پێیان وایە ئەو نەوتی هەرێمی کوردستان کە پێویست بوو لە بەرژەوەندی ڕۆژاواییەکان و ئەمریکەکان و دۆستەکانیاندا بێ کەوتۆتە بەشی خزمەتکردن بە نایارەکانی ئەمریکا. ئێران بۆ نمونە سوودێکی زۆری لەوە وەرگرتووە بە قاچاغ من ئەمیس ڕێگە و پرسیارە بکەم دکتۆر ئێران ئەو نەوتەی هەرێمی کوردستان تە جۆرێک لە بەدیل لەگەڵ عێراق بێتوانن تعویزی ئەو نەوتە پرسیارە بکەم لە بازاردا بەرز نەبێتەوە. باشە سزای بەشێک لە عێراقیەکانی را سزای کەسی دیاریکراو لە هەرێمی کوردستانی ئیرێ لەو بارەیەوە ینی قسێکی لەو بارەیەوەیە کە هەم سزاکان بانک لە هەرێمی کوردستان بگرێتەوە هەم هەندێک کەساتی سیاسیش جا ئەم سزانە لە هەرێمی کوردستانی گرێتەوە یان نا و تەنها سزای داراییشە بنیان پێدەچێت لە ڕووی سیاسیشەوە باج بن بە کورتی پێم بڵێ. من پێم وایە لە هەرێمی کوردستان چەند بانکێک سزادراون لە ئیدارەی پێشووەوە دوای ئەوەی کە پێداچوونەوە کرا بۆ ئەوەی جۆرێک لە زەبتکردن لەو داهاتە دۆلاریەی کە لە ئەنجامی فرۆشتنی نەوت دێتەوە عێراق بەشێکی زۆر دەگەیشتە دەستی ئێرانیەکان و دەگەیشتە هەندێک گروپی ئیسلامی و لایەنی تر کە ئەمریکا بە هەڕەشەی دەزانی بۆ سەر بەرژەوەندەکانی خۆی بۆیە بەشێک لە بانقەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە سزادراون تا ئێستاش دەرنەهاتون لەسەر ئەو بابەتە. بۆیە من پێم وایە لەم قۆناغەدا زیاتر ئەمریکا گوشار دەکا گوشارەکانی سیاسی ئابوورین لەسەر دەوڵەتی عێراقی فیدرال و هەروەها لە نێو ئەوەشدا ئەگەر هاتو هەرێمی کوردستانیش ببێتە مای هەڕەشە ببێتە مای ئەوەی کە یاری بە چارەنووسی بەرژەوەندەکانی ئەمریکا بکە بە تەئکید دەکەوێتە ژێر گوشار و دەکەوێتە ژێر ئەوەی زۆر گرنگە دکتۆر تارق حەزەکەم لەگەڵ زۆر بە کورتی باسی بکەم. ئەم فشارانە ئەم گوشارانە ئەم ویستەی ئەمریکا بۆی دووبارە بێتەوە عێراق هاوکێشە سیاسیەکانی نێوان شیعەکان خۆیان و هاوکێشە گشتیەکەی عێراقە گۆڕێت. بەتەکیید کاریگەری دەبی لەسەر هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقی کە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ ئەنجام بدرێ و نێوماڵی شیعە پەرتەوازەیە شیعەکانیش ئێستا کە دوای ئەو گوشارانی کە لەسەر ئەمریکا دروستی کردووە لەسەر عێراق و هەروە ئەوەی لە سووریاش ڕوویدا ئەوان ئێستا بەخۆدا دەستنەوە لاوازبوونی پێگەی ئێران لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا ئەمە ژوای کردووە تەنانەت ئەوانەی کە سەر بە ئێرانیش بوون لە شیعەکان لەبەرەی ئیتاری تەنسیق و ئەو بابەتانە ئەمانەش بەخۆدا بستنەوە چیتر نەتوانن وەک پێویست وەک جاران بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەوەندە لە باوەشی ئێراندا بمێننەوە بۆیە ناچارن جۆرێک لە سیاسەتی و نمایشێکی عێراقیانە ئەنجام بدەن بۆ ئەوەی نەکەونە ژێر گوشار و محاسبەی ئەمریکا و ڕۆژاواییەکان. من پێم وایە بەردەوامبوونی هێزی
ترامپ لە گوشارەکانی سیاسی و ئابووری بۆ سەر عێراق و لایەنە سیاسیەکان و حکوومەتی سوودانیش ئەمە کاریگەری خۆی دەبێت لەسەر ڕسمی سیاسەتی نەخشەی سیاسی عێراق لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا ئەنجام بدرێت. هاوپەیمانێتیەکانی خۆی پیا بچێتەوە لەگەڵ عێراقیەکانە ئەگاتە ئەو ڕادەیە؟ مەبەستت ئەمریکایە؟ کورد کورد ناچارە بێ با بڵێن پەیوەندیەکانی بەتەکید فەرموو. بەڵێ بۆ کورد بەنسبەت کورد من پێم وایە ئێستا کورد دەبی کۆتایی بە قۆناغی ناکۆچەکانی ناوخۆی بینی لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان، چونکە یەکتریان ئەوەندە ناشرین کرد لە ململانەی ناوخۆ لە هەڵبژاردنەکاندا لە ناکۆچیەکاندا لە قوڵکردنەوەی شتی لاوەچی و تەرکیزکردنە سەر شکاندنی باڵی یەکتری لەوەی کە تەرکیز بکەنە سەر داکۆچیکردن لە ماف و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان. من پێم وایە هەم یەکێتی هەم پارتی لەم قۆناغەدا دەبی بە خۆدا بستنەوە ئەو سیاسەتە کۆتایی پێبێنن کە بۆ مای لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان. ئێمە بەرەو هەڵبژاردننی داهاتوو دەچین. هەڵبژاردننی داهاتوودا ئەگەر بمانەوێ هەرێمێکی بەهێزمانە بێ، ئەگەر بمانەوێ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە ڕێی ئیدارات و مؤسساتی هەرێمی کوردستانەوە بەهێز بکرێتەوە بگەڕێتەوە جارێکی تر حکومەتی فیدرالی حەقیقی بێ و حکومەتی مرکزی نەبێ و هەرێمی کوردستان نەبێتەوە لە دەسەڵاتێکی فیدرالی فراوانەوە، نەبێتە پارێزگا وەکو پارێزگاکانی تر عێراق. من پێم وایە دەبێت چەند خاڵێک هەنگاوی بۆ بنێ یەکخستنەوە و ڕێخستنەوەی نێوماڵی کورد، دادپەروەری و یەکسانی بۆ میلەتەکەمان بجێرنەوە، خزمەتی خەڵک بکەن، موچە و گوزەرانی خەڵک باش بکەنەوە و هەروەها بە لیستێکی هاوبەش یا بە ڕوئیا و سیاست و استراتیژیی تازە لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق هەموو لایەنە کوردستانیەکان بەشداری بکەن، بە تایبەتی بۆ جێبەجێکردنی مەسلەی مادەی 140 و جێڕانەوەی ئەو ناوچانە کە ناوچەی چارەنووسازن. دکتۆر تارق جەوهەر سارمەمی ڕایشکار لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ مابووی. گەلێک سوپاس. دەست خۆش.